ماوە چەند ڕۆژی ڕابردوو شەپۆلێکی باشی باران و بەفربارین کە لەگەڵ خۆشدا بە هەمان کات بارستە هەوایەکی سارد کاری کرد بۆ سەر ناوچەکان پلەکانی گەرمایی بەڕادەیەکی بەرچاو ڕوو لە دابەزین کرد پێشببینی دەکرێت لە دوای نیوەڕۆی ئیمڕەوە کاریگەریەکانی لەسەر ناوچەکانی هەرێمی کوردستان لاواز بێتەوە بۆ بەیانی پەنا بەخوا ڕەوشەکە ئاسایی دەبێتن واتە ئەگەرەکانی باران و بەفر بۆ بەیانی سێشەمەوە لەسەر ناوچەکانی هەرێمی کوردستان نامێنێ ئەم سەقامگیریەکەوە ڕوو لە ناوچەکان دەکە بەردەوامیش دەبێت تا بەرە بەیانی ڕۆژ شەمە لە ئێوارەی هەینی لەسەر شەمەوە پێشببینی دەکرێت دووبارە شەپۆلێکی تری باران ڕوو لەسەر ناوچەکانی هەرێمی کوردستان بکاتەوە بە هەمان شێوە ئەگەری بەفربارینی لێ دەکرێتن لەسەر ناوچەکان ئەوەی دەمێنێتەوە لە کاتی ئێستادا و کۆتایی ئەم هەفتەیە ئەم بارستە هەوا ساردە سیبیریەکەوە کاریگەریەکانی بەردەوامی دەبێتن تا ڕۆژی هەینیش لەسەر ناوچەکانی هەرێم کە پلەکانی گەرمە ڕوو لە دابەزین دەبێتن بە بەردەوامی لە بەشێکی زۆری ناوچەکان ژێر 0% تۆمار دەکاتەوە تەنانەت لە هەندێک شوێن نزیک دەبێتەوە لە دەپلە لە ژێر 0% و شەوی ڕابردوش لە بەشێکی زۆر ناوچە شاخاویەکان لە سەروی 5 پلە لە ژێر 0% بوو